لەگەڵ پێشڕەویەکانی هێزەکانی سووریای دیموکرات لە ئێستادا نزیکەی 4 کیلۆمەتر دووجا لە شاری ڕەققە بەدەست تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیەوە ماوە. ئەوەی ئێستا لە ڕقە دەیبینین داعش لەژێر فشارەکی زۆردایە. هێزەکانی سووریای دموکرات بە پشتیوانی هێزەکانی هەوپەیمانان توانیویانە ڕێک لە 85 شارەکە ڕزگار بکەن. بە سەدان خێزان بە پارێزراوی خۆیان دەگەینە لای هەسەدە و هەرچێکیشمان لەدەست بێت دەیکەین بۆ پارێزنی خەڵکی سیڤیل. ڕزگارکردنی خەڵکی سیڤیل وەک ئەرکێکی سەرەکی هێزەکانی دەڕوانرێت، هەر بۆیە شەوەک دەگوترێت ئەنجومەنی سیڤیلی ڕەققە دانوستانێکی دەست پێ کردووە، بەڵام بۆ هاوپەیمانان داعش تەنها یەک ڕێگەی بۆ ماوەتەوە. بە دڵنیاییەوە ئێمە بەشێک نین لە هیچ وتیوێژێک بۆ وەرسەرخاندنی کێشەی داعش لە شارێکەوە بۆ شارێکی تر. دەزانین ئەنجومەنی سیڤیلی ڕەققە لە وتیوێژانە هەیە، بەڵام هاوپەیمانەتی بەشێک نییە لێی. داعش تەنها یەک بژاری هەیە، یا خۆ بەدەستەوەدان یا کوژران. لەگەڵ هەروادێ و دەرباسکردنی زیاتری خەڵکی سیڤیل لە شاری ڕەققە پێش دەچێت وەک سەرکردەکانی هەسەدە جەختی لێ دەکەنەوە شەڕ بەرەو قۆناغی کۆتایی بڕوات. قولاشتا بكبن بيحة في شبود وقت وده جبرجو مدني زحفاتن مني أو حفتي إعلام كبير حفتي إيريشي جبرجو مدني هاتن مهنك أرتلمكر يعني مهنك باش ددا أما أمي وينا فيك بينن جسبة وشوم بس سبة جنب الدسبة يعني بعد شند رجادة بكارم بجن أمي بحفتي إعلام بكن. هاوپەیمانەتی دژە داعش بە سەرکردایەتی ئەمریکا پشتیوانێکی سەرەکی هێزەکان بووە بۆ ڕزگارکردنی زیاتر لە 75 ئەو ناوچانەی داعش داگیری کردبوون، بەڵام مۆسکۆ ئەمریکا بەوە گونابار دەکا کە ئامانجەکەی شەڕی داعش نییە. Последний раз у нас был телефонный разговор. دوهەمین جار کە بە تەلەفۆن قسەمان کرد، ڕێکس تیلرسن جارێکی تریش دڵنیایی دەدا کە ئامانجی واشنگتۆن لە سووریادا تەنها شەڕی دژی داعیشە و هیچ شتێکی تر نا. ئەگەر وها بێت ئەوایانی قرس نابێت گومانەکانی کاربەدەستانی لەشکرمان بڕەوێنەوە و هیوادارم وەڵامی کۆنکرێتی بۆ پرسیارە کۆنکرێتیەکان بە شێوەیەکی بابەتیانە بخرێنە بەردەست. حکوومەتی سووریا شاوڕایە لەگەڵ ڕووسیادا و بە نیگەرانیەوە باز لە پێشڕەویەکانی هەسەدە دەکا کە یەپەگا بەشێکی سەرەکیەتی. یەکەم شت ئەوەیە پەرستەندنێکی جۆرا و جۆر لە ناوچەکەدا هەن. زۆر جار پرسیارمان لەبارەی هۆکارەکانیانەوە کردووە و تا ئێستاش هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە. هاوپەیمانەتی دژە ترۆر لەگەڵ ئەمریکادا هەموو شتێکیان وێران کردووە، تەنها داعش نەبێت. کوردیش لە ڕاستیدا پێشبڕکێ لەگەڵ لەشکری سووریادا دەکەن بۆ کنترۆڵکردنەوەی بیرنەوتەکان کە باشیش دەزانن سووریا ڕێگە بە هیچ کەسێک نادات سەروەری وڵاتەکەی بشکێنێت. پەنتاگۆن جەخت دەکاتەوە وێڕای ئەم جۆرە ڕاگەیاندانەی مۆسکۆ، بەڵام پەیوەندیە لەشکریەکان هەر بەردەوامن. لەم دوو سێ ڕۆژەی ڕابردوودا ژمارەیەک ڕاگەیاندنی سەیر و نەڕاستمان لە وزارەتەکانی رووسیاوە بینی، بەڵام لە هەمان دەمدا پەیوەندێکی باشمان هەیە لە نێوان بنکەکانی سەرکردایەتی لەشکریمان و هێزەکانی رووسیادا لەسەر زەمین بۆ دڵنیابوون لە پارێزراوی هەردوولا. تورکیاش بەردەوامە لە نردنی هێزی زیاتری سەربازی بۆ ناوخاچی سووریا لە هەرێمی ئیدلبەوە بەرەو بەرزاییەکانی شەخبەرەکات، واتە ئەو ناوچەیی دەڕوانێ بەسەر پانتاییەکی بەرفراواندا وەک شاری عەفرین کە لەژێر کۆنترۆڵی یەکینەکانی پاراستنی گەلدایە.